بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو تاجی سەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. ئازیزانم، خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارش لە حەڵقەیەکی نوێ لە زنجیرە باسەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەتتان شاد دەبم. یەکێکی تر لەو خواردە و خواردنە بەهێزانەی کە دڵ بە قووەت دەکا، کە دڵ منەوەر دەکا، کە دڵ چالاک دەکا، کە بگات بە مقامی ئیحسان شەو نوێژە. ئازیزانم، بەڕاستی شەو نوێژ قووەت و هێزێکی زۆر عەجائیبی تێدایە بۆ بابای سالیک، بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ شاد بن بە قوربی خوا، شاد بن بە مەقامی مشاهەدا، دڵخۆش بن، شاد و ماند بن بە گەیشتن بە مەقامی ئیحسان. بەڕاستی شەو نوێژ زۆر کاریگەریی سەیری هەیە، بەڵام خوا گلەییمان لێ دەکا، ئەفەرمێ وەکانوا قەلیلا من اللەیل ما یەهجەعون. بەڵام بەداخەوە کەمێک لە ئێمە هەردەستین شەو نوێژ دەکەین. ئەو وزە و تاقەت و بەرەکەتەی کە لە شەودا هەیە، سوبحان الله، ئێمە بۆ خۆمان ئیستیغلالی دەکەین. جا بۆیە تامان شەو نوێژ دوو زۆری هەیە، بە ئەوەی باسکەین. لە پاش نوێژی عیشایە هەتا نوێژی بەیانی، ئەوە هەموو سەڵات اللەیلە، ئەوە هەموو جێی شەو نوێژیە هەمووی. بەڵام باشترین کات ثلث الأخير من الليل، پێش مەلا بانگدانێ بە چەند سەعاتێک، ئەوە لە هەمووی خێرترە. ئەگەر تو لە مەغریب هەتا مەلا بانگدانێ بیکەیتە سێ بەش، بەشی ئاخیری ئەوە لە هەمووی خێرترە. و بە تایبەتی تریش کە بنووی ئەو جەهەستی، ئەو پێ دەڵێن تەهەجود، کە جوهدەکی دەوێ، غیرەتێکی دەوێ، هیممەتێکی دەوێ، ئینجا دەتوانی تۆ هەستی نوێژەکە بکەی. جا بۆیە ئەوەی کە زۆر لە شەو نوێژی خێرەکەی گەورەیە، ئەوەیە یەک تۆ بنووی ئەو جەهەستی، دوو لە ثلث الأخير من الليل بی، کە بەڕاستی ئەو وەختی جێی نزولی ڕەحمەت و بەرەکەتی خودایە لە ئاسمانەکان. ئازیزانم، فائیدەکانی شەو نوێژ زۆرە، بەڵام کورتەیەک و پوختەیەک بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست باز دەکەم. یەکەمین هۆکارێکە بۆ چوونە بەهەشت. الله ئەکبەر! ئەدی ئەو هەموو ماندی بوون و هیلاچی مەلۆ چییە؟ لۆ ئینە بە سەلامەتی بچینە بەهەشتێ، لۆ ئینە قوتار بین لە مەحشەر، لۆ ئینە بە سەلامەتی بە خزمەت پێغەمبەر بگەین عەلەیهی سەڵات وەسەلام، لۆ ئەوەی نییە بەڕوو سپی بە خزمەت ئەڵڵا بگەین جەلە وەعەلا. دەکەواتە شەو نوێژ هۆکارێکە لۆ چوونە بەهەشت. بزانە خوای گەورە چ دەفەرمی، جێڕا بگرن بزانە خوای متعالە چ دەفەرمی. دەفەرمی تەتەجافا جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا. الله دەفەرمی شانەکانیان دوور دەکەوتەوە لە ناو جێگە و پێگەی کەوا لێ نووسونە. تەتەجافا جنوبهم عن المضاجع، شانەکانیان دوور دەکەونەوە، لێک دەترازێ شانەکانیان لەو شوێنەی کە لێی پاڵدایتەوە. يدعون ربهم خوفا وطمعا. الله لە ترسی خوا، لە ڕەجای خوای گەورە ئەپارێنەوە، ئەترسن لە ڕۆژی قیامەت، ئەترسن لە غەزەبی خوا، ئەترسن لە گوناحی خۆیان، ئەترسن کە ڕۆژی قیامەتێ نازح نەبن. و پاشان تەمەعی مەغفیرەتیان هەیە، تەمەعیان هەیە خوا لێیان خۆش بی، تەمەعیان هەیە خوا عەفویان بکات، تەمەعیان هەیە خوا بیان باتە بەهەشتێ. پاشان خوای گەورە دەفەرمی
ومما رزقناهم ينفقون أو باسی بەندە ساڵحەکانی خۆی دەکا یەکەمین کە شەو نوێژ دەکەن ئەو پاشان دەفەرمی ومما رزقناهم ينفقون و ئەوەی کە ماڵی دنیایەمان پێبەخشیون ئەوان نەفەقەی لێ دەدەن ئەی بەخشن دەیدەنە فەقیر و هەژارن ئەو خۆشێکەیە دەفەرمی فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون ئەوانە نازانن فلا تعلم نفس هیچ نفسك نازانی چ شتێکی خۆش کە ئۆقڕەی هەردوو چاوەکانیتیان کە خۆشی دڵ و ڕۆحیتیان ئێمە بۆمان هەرگرتوون و ئامادەمان کردووە جەزا و پاداشی ئەوەی کە ئەو ئیشانیان کە دەکرد الله لەگە باشیتی خی گەورە باسی بەهەش دەکا لێرە کە دەفەرمی فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين ئەوەی کە چاویان پێگەشت دەبێت چاویان پێ ئۆقڕە دەگرێت کە ئەویش بەهەشت و دیتنی خوا و شەفاعەتی محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم زەبەڕاستی شەو نوێژ هۆکارێکە بۆ ئەوەی خودای گەورە لە ڕۆژی قیامەت دێت خۆش بی و عەفوت بکاتن و بشت باتە بەهەشتێ قاڵێکی تر لە بەرەکەتەکانی تەمان ئەو حەدیسەم با لەبیر نەچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام عەبدوڵای کوڕی سەلام ئەو یەهودیەی کەوا لە حبر بوو لە پیاوە ئاینیەکانی دینی جوولەکە بوو تەمان دەژێرتەوە طبعا کە دەبتە مسلمان ئەو حەدیسە دەجێرتەوە دەفەرمووی دیتم ئەوە تازە محەممەد هاتووە صلى الله عليه وسلم خەڵکەکی زۆر ئەهلی مەدینە دەوریان لێداوە فەرمی ئەمیش بەغاردان چۆن گوتم زانم ئەو پێغەمبەری ئاخر زەمان کە مسلمانەکان ئیمانیان پێ هەیە بزانم چ دەڵێت کە دەڵێت پێغەمبەرە ئەو جارەی ئیمانی پێ نەینە بەس هاتووە جێ لێ ڕادەگری ئەبینی جێ لێیە ئەبینی پێغەمبەری خوا دەفەرمی صلى الله عليه وسلم أيها الناس أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلون الجنة بسلام الله سبحان الله أفرمي هو خلچينا جي راقرن لمن يكمن خواردن بدنيك فقيرو هجارو ندار كان لبير مكان ئەوانیش تێرکەن لەگەڕە خۆتان ئەطعموا الطعام خواردن ببەخشن وصلوا الأرحام فەرمی ئەفشوا السلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەوەزا فەرمی ئەفشوا السلام سەلامەتی لە بەینی یەکتر بڵاو بکەونەوە ئاشتی و ئاشتەوایی بڵاو بکەنەوە و هەروەها لەدەست و دەمی یەکتر ئەمین بن ئەفشوا السلام بە هەمومان لە یەکتر ئەمین بین بە هەمومان سەلامەت بین بەرامبەر یەکتر با سەلام لە یەکتر بکەین نیشانەی ئەوەیە کە من لەگەرت و ئەمینم ئەتوش لە من ئەمینی پاشان وەئەطعموا الطعام خواردن بدەنە خەڵکی خواردن بدەنە هەژار و فەقیر و نەبووەکان پاشان وەصلوا الأرحام سەردانی خزم و کەس و کارەکانی خۆتان بکەن هەموو شوی خزم و کەس و کارەکانی خۆتان بکەن ئەحواڵی خزم و کەس و کارەکانی خۆتان بپرسن وصلوا بالليل والناس نيام شەو نوێژ بکەن ئەو وەختەی کە خەڵک نووستون تدخلون الجنة بسلام کاتێک کە ئەو چارکردەوەتان کرد ئێوە زۆر بە سەلامەتی ئەچنە بەهەشت کەواتە شەو نوێژ بە نەستی ئەو حەدیسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی هۆکارێکە لۆ چوونە بەهەشتمان سەبەبێکی تر یعنی بەرەکەتێکی تر لە بەرەکەتەکانی شەو نوێژ ئەوەیە کە بەڕاستی نیشانەی شکرانەی خوایە بەرامبەر ئەو هەموو ناز و نعمەتەی کە دایتێ ئێمە خۆ لە بنی پێمان هەتا تۆقی سەرمان نعمەتە وما بكم من نعمة فمن الله هەرچیتان هەیە نعمەتی خوایە وإن تعدوا نعمة الله لا تحصوها خۆ ئەگەر بێن بژمێرن نعمەتی خوای گەورە ناژمێردرێ هەر ناژمێردرێ ئەوەندە زۆرە باشە چۆ شکرانەی بکەم یەکێک لە هۆکاری شکرانەی تو لە بۆ نعمەتەکانی خوای گەورە ئەو شەو نوێژەیە سبحان الله ڕۆژ شەوێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەو نوێژی کرد زۆری شەو نوێژی کرد حتا پێیەکانی ماندی بوو یا عایشە فەرمووی یا رەسوول الله هەتا کەنجی شەو نوێژ دەکەی وا پێ یعنی پێیەکانت سڕ بوون پێیەکانت سپی هەرگەڕان خوێنی تێدا نەما تاکەی تۆ شەو نوێژ دەکەی فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی نابی
من بەندەیەکی سپاس گوزاری خوابم بەرامبەر ئەو هەموو نعمەتەی بەمنی بەخشیوە. کەواتە بەڕاستی شەو نوێژ هۆکارێکە بۆ سپاسکردنی خوای گەورە و پێزانینی نعمەتەکانی خوای گەورە و شکرانەکردنی خوای گەورە لەسەر هەموو ناز و نعمەتەکانی. عەزیزانم بەڕاستی ئێمە لە شکرانی خوای گەورە زۆر کەم تەرخەمین، بەوەڵڵە کەم تەرخەمین. عەزیزانم ئەو باسەم زۆر کردووە و زۆر جار دووبارەم کردیتەوە، بەس حەزم بەڕاستی لێرە لۆتان دووبارەکەمەوە. بەس نیعمەتەکانی چاو، بەس نیعمەتەکانی ئەو چاوانە لە ڕۆژی قیامەتێ نەیکردە عیبادەتی عابدێک کە لە قەدیمەوە عیبادەتی کردبوو کە 500 ساڵان عیبادەتی خوای گەورەی کرد. ئەو حەدیسەی دووبارە ناکەمەوە، بەڵام 500 ساڵ عابدێک خواپەرستی کرد لە ڕۆژی قیامەتێ نەیکرد بەس حەقی دوو چاوەکانی. ئەی باشە ئەمن چۆن حەقی عقلم، حەقی گوێم، حەقی زبانم، حەقی لێوم، ددانم، ئەو هەموو نیعمەتانم پێ دەکرێت؟ دەچێ ئەو هەموو حەقم پێ دەدرێ؟ ئازیزم دەچێ شکرانی ئەو هەموو ناز و نیعمەتم پێ دەکرێت؟ ئەگەر عیبادەتی 500 ساڵی نەکاتە بەس حەقی چاو ئەدی حەقەکانی تر دێکەواتە بەڕاستی ئێمە ناتوانین شکرانی خوای گەورە بکەین مەگەر بە شەو نوێژێک خوا بە فەزل و گەورەی خۆی قبولی بکە و بیکاتە شکرانەیەک لە بۆ ناز و نعمەتەکانی ئەو. کەواتە بەڕاستی ئەبێ ئێمە لەو خاڵەدا زۆر زۆر وریا بێت کە شکرانەی ئێمە زۆر کەمە بەرامبەر ئەو هەموو ناز و نعمەتەی کە هەیتمان کە خوا بە ئێمەی بەخشیوە. پاشان والله شکرانەکەمان لایقی خوای گەورە نییە. بە حەقی قورئان شکرانەیەک ناکەین کە لایقی خوای گەورە بێتن. حديثك بيغمد فرمي يا إلهي لا أحصي ثناء عليك كما أثنيت على نفسك يا رب. أما تون دتوانم سباسد بكم، تون دتوانم مدح والصلاة بكم كاتك كحمد وصنايا كسباسك بخود كردبت يا رب العالمين. براسي إما وما قدر الله حق قدري، براسي إما قدري خوي قول نازاني، براسي قدري نعمتك كان شي نازاني بوي نعباتك كان من نشكرانه كان من لايقي نقدري خوايا ونعمتي خواش. زابوي براسي شونوش هوكاريكا بو اويتو ام شكراني بكي خالي شيتر لنعمتك كان شونوش اويا زارو بار خواي قورن نفحاتي شي يعني وكو بايا كدي بس او خلق دادي واغلبي شي او بايا بيجنوجي بيانيه أو رحمة أو نفحات إلهية. نفحات وات بيتنا جيب بعيك به زل كله قالوا برسل جابوا زولنينا أو نفحات إلهية وكوباية شواية. سبحان الله هركسك ألو وقتي بخبر به لخريج عبادة به لا يشقى بعده أبدا. حتى شقاوته ما ركاولي لا يقريتن لشونش شيء ضل الشويق للشوان أو نفحات إلهية تناقرتوا أو بخشش خداي أتونا قرتوا أو فضل إلهي أتونا قرتوا نازاني أتو. تقول في غمري خواد فرمي عليه الصلاة والسلام إن لله نفحات خوي قورا هند زاروا بعد نفحات يشير رحمة وبركة خويا ألا فتعرضوا لها خطا لو كاتي خريكا بعبادته بدعاء وبذكر باستغفار دفرمي هركسك أو نفحاتي ببركة فلا يشقى بعده أبدا. تازه حتى أو كابرا بسلامتي دا من يدوا حتى ما أو آفرة بإيمان وإحسان وتقوى دا من يدوا لو تكو تازه أو نفحاتي بيكد تازه أو باي خدايي بيكد أو رحمتي بيكد أو نفحات إلهي بقسمت بو سنبي اسمه بو نفحاتي عزيزانم شيء ضل الشويق لشوان أو نفحاتنا يو إيماش دقليتو إيما ألو وقتي خليشي تسبيحات واستغفار سوزدو ركوع بي. عزیزانم یەکێکی تر لە بەرەکەتەکانی شەونوێژ ئەوەی شەرەفی ئیماندارانە. سبحان الله شەرەفی ئیماندارانە. بزانە حەزرەتی جوبرائیل چ بە پێغەمبەری دەفەرمی صلی الله عليه وسلم. حەزرەتی جوبرائیل بە خۆت بزانە چ بە پێغەمبەر دەفەرمی پێی دەڵێ یا محەممەد عش ما شئت فإنك ميت. أي محمد صلى الله على محمد وعلى آل محمد دەفەرمی أي محمد صندجي بجي ايش ما شئت صندجي بجي صن صال الدوي هر بجيرة آخري هر دمري أويك باشان دفرمي واحبب من شئت فإنك مفارقه
چێت خۆش دەوێ خۆشت بێ هەر بەجێ دێنی یان ئەتوو بەجێ دێنی یان ئەو ئەتووی بەجێ دێنی حتمیە ئەوەی کە خۆشت دەوێ یەکێک بەجێ دێنیت ئەوە دوو سێمن پێی دەرێ یا محەممەد ئیعمل ما شئت فإنك مجزي به هەر چ دەکەی بکە هەر چ بکەی پاداشتی هەیە یان ئەوە ئەگە باشە بی بە باشە پاداش دەدرێتەوە بە خراپە بی بە خراپە سزا دەدرێتەوە هەر چ دەکەی بکە مجزي به تۆ حقی ئەو عملەی وەردەگریەوە چ باشە بی بە باشە خراپە بی بە خراپە فاشان دەفەرمی واعلم بزانە ئەی محەممەد صلى الله على محمد إن شرف المؤمن قيام الليل دەفەرمی شەرەفی ئیماندار شەو نوێژیتی الله سبحان الله بڕاستی گەورەیە بڕاستی گەورەی شەرەفی ئێمە شەو نوێژمان بێ پاشان دەفەرمێ وعزه عزەتی شکۆ و عزیزی ئەو پیاوەی چیە استغناؤه عن الناس بێمنەتی لە خەڵکی کەمنەتی بە کەس نییە داوە لە کەس ناکە هیچ شتێک تەڵەبێک لە خەڵکی ناکە هیچ شتێک استغناؤه عن الناس دەوڵەمەندە بەرامبەر خەڵکی بێمنەتە بەرامبەر خەڵکی لە خوای نەبی لە کەسیت کە داوا ناکە ئازیزانم ئەلێرە پێغەمبەر فەرمووی حەزرەتی جوبرائیل فەرمووی یا محەممەد شەرەف المؤمن قیام الليل شەرەفمان عزیزیمان گەورەییمان شکۆمان غیرەت و شەهامەتمان شەو نوێژیە دەبا یەکێک لەو خەڵاتە گەورانەی کە بە ئێمانداران دەدرێتن ئەو شەو نوێژ و ئەو شەرەفەیە با ئێمە لە شەو نوێژ ئینشاءالله بەدەستی بینی تاکو دیدار و تەواوکردنی بەرەکەتەکانی شەو نوێژ بەخوای گەورەتان دەسپێرم السلام عليكم ورحمة الله وبركاته